ڕاگەاندنی حیزبی کۆمونیستی ئێران سەبارەت بە پەیوەستبوونی بزوتنەوەی دژ بە گرانی و بزوتنەوە کۆمەڵایەتیەکان. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا شەپۆلێکی نێ لە گرانیبوونی پەیداویستیە سەرەکیەکانی جەماوەری خەڵک سەراسەری ئێرانی گرتوۆتە بەر. هەروەکو چاوەڕوان دەکرا پەرەسەندنی هەژاری، فەلاکەت، بێکاری و هێرش بۆ سەرنانی سفرەی خەڵکی بێبەش، بەستێنی تەقینەوەیەکی کۆمەڵایەتی و جەماوەری لە ژمارەیەک لە شارەکان و ئوستانەکانی ئێران خوڵقاند. لە کاردانەوە بەم گرانیە بێوێنێ و هاوسار پشراوەدا کۆبوونەوە و ناڕزایەتی دەربڕینی جەماوەری لە 13 شار و 8 ئوستان لەوانە تاران، خوزستان، لۆڕستان، کۆهگۆیلە و بۆی ڕەحمەت، کرماشان، چوارمەحاڵ و بەختیاری، ڕەشت و ئەردەبیل سەری هەڵدا و تووڕەیی جەماوەری برسی و ناڕازی لە پەرەسەندندایە. بەپێی ئەو راپۆرتانەی کە بڵاو بوونەتەوە هێزەکانی ڕژیم دەستیان داوەتە تونند و تیژی و تەقیان لە خۆپیشاندەران کردووە. بەو هۆیەوە کەش و هەوایەکی ئەمنیەتی ئەو شار و ئوستانانەی گرتوۆتە بەر. لە زۆربەی ئەو شوێنانە بەرپرسانی ڕژیم بە ئەنقەست و بە مەبەستی پێشگرتن لە بڵاوبوونەوەی هەواڵەکان و بە تایبەت گرتە ڤیددیۆیە خۆپیشاندەران دەستی کردووە بە بڕینی ئینتەرنێت و کاناڵەکانی دیکەی هەواڵنەری تاکو پێش بە یارمەتی و هاوپشتی خەڵک لە شوێنە جۆراوجۆرەکان بگرێت. شەپۆلی تازەی گرانی و هێرش بۆ سەرنانی سفرەی خەڵکی ئێران لە بارودۆخێکدا تند بۆتەوە کە ئیبراهیم ڕەیسی سەرۆک کۆماری خۆشەویستی سپای پاسداران و خامنەیی بە دروشمی خەبات لە دژی گرانی و چارەسەرکردنی گیر و گرفتی مەعیشەتی خەڵک کەمپەینی هەڵبژاردننی خۆی دەست پێ کرد و هاتە سەر تەختی دەسەڵات. بەڵام دەوڵەتەکەی ئەویش هەروەکو دەوڵەتەکانی پێشوو نەک هەر نەیتوانی گرێک لە ئابووری نەخۆش و گرفتاری دەستی مافیای هەزار سەری سپای پاسداران و ناوەندەکانی گەندەڵی دیکەی دەوڵەتی لە ڕژیمی ئیسلامیدا بکاتەوە و نەک هەر هیچ ڕووناکاییەکی نەخستە ژیانی ڕۆژانەی خەڵک، بەڵکو گەلێک خێراتر لەوانەی پێشووی خۆی دروشم و بەڵێنەکانی ڕۆژانی هەڵبژاردننی پوچ دەرچوون. کاریگەری قەیرانی ئابووری لەسەر شانی خەڵکی سەملێکراوی ئێران بەردەوام قورستر بووە. کۆماری ئیسلامی کە خۆی بەردەوام لەگەڵ قەیرانگەلێکی ئابووری، سیاسی و کۆمەڵایەتی بەرەوڕۆ و بەردەوام قوڵتر و بەربڵاوتریش دەبنەوە و ڕێگا چارەیەک بۆ دەربازبوون لەم قەیرانانە شەکنابات، ئێستا چاوی بڕیوەتە نان و خواردەمەنیە سەرەکیەکانی جەماوەری خەڵک تا لەم ڕێگایەوە کەمهێنانی بودجەی خۆی و ناردنی یارمەتی ماڵی و چەک و تەقەمەنی بەدەست ئاواڵەیی بەو گروپە تێرۆریستە ئیسلامیەکانی ناوچەکە لە سفرەی بێڕەونەقی جەماوەری خەڵکی ئێران دابین بکات. ئەو شەپۆلەی کە بە گرانبوونی نان دەستی پێکردو لە ماوەیەکی کوورتدا هەموو بوارەکانی ژیانی خەڵکی گرتەوە، ڕووداوێکی لە ناکاو و بیر لێکراو نەبوو، بەڵکو سیاسەتێکە کە ڕژیم بە ئاگاهیەوە گرتوویەتە بەر. بە پێی وتەی عەبدولناسر هیمەتی ڕئیسی بانکی ناوەندی، لە دەوڵەتی ڕوحانیدا ئەم سیاسەتە لە ڕێگەی چاپی 142,000 ملیارد تمەن ئسکناس لە ساڵی 1400دا لەلایەن دەوڵەتی ڕئیسیەوە بەکردەوە دەراتوە. لە بارودۆخێکدا کە ڕژیم توانای جێبەجێکردنی داخوازیەکانی کرێکاران، معلیمان، خانەنشینکراوان و باقی خەڵکی ناڕازی نییە و توانای سەرکوتکردنی ئەم بزوتنەوانەی تا ڕادەیەک بەرتەسک بۆتەوە، لە بارودۆخێکدا کە بەردەوامبوون و پەرەسەندنی ئەم بزوتنەوە کۆمەڵایەتیانە بەرەو ئەوە دەچێت کە تا ڕێبەران و ڕێکخراوی خەباتکارانەی خۆی بەدیبێنێ، لەوەها بارودۆخێکدا کۆماری ئیسلامی بە ئەنقەس هەوڵ دەدات جەماوەری خەڵک بەرەو ڕوبەڕووبوونەوەیەکی زوودڕەس پیاڵ پێوە بنێت و دوای ئەوە بە سەرکوتکردنی بەربڵاوی هەر وەکو چۆن لە ئابانی 98دا کردی خەڵک ناچار بکات کە بەرامبەر بەم بارودۆخە تەسلیم بن. لە ڕاستیدا دەوڵەت کە دەست دەداتە وەها قومارێکی پڕمەترسی تەنیا بە توانای سەرکوتکردنی بێبەزەیانەی جەماوەری خەڵکی بێڕێکخرا و بێڕێبەری پژەستورە. ئێستا کەوایە ڕێگەی پوچەڵکردنەوەی وەها سیاسەتێک هەر ئەوەیەکە ناڕزایەتی دەربڕین بەرامبەر بە گرانیش هەر لەسەر بەستێنی مانگرتن و ناڕزایەتی سەراسەری ڕێکخرا و هاو ئاهەنگی مامۆستایان، کرێکاران، خانەنشینان و باقی توێژە ناڕازیەکانی کۆمەڵ درێژەی هەبێت و ناڕزایەتی دەربڕین بەرامبەر بە گرانیش لە ویست و داخوازیەکانی ئەم بزوتنەوانەدا ڕنگ بداتەوە. لەوە حاڵەتێکدا لەلایەکەوە ڕژیم ناتوانێت هەموو توانای سەرکوتگەری خۆی دژ بە خەڵکی ناڕازی بەکاربێنێت و لەلایەکی دیکەوە بزوتنەوە پێشڕەوەکانی جەماوەری وشیارانەتر و ڕێکخراوتر بەرەو سەرکەوتنی یەکجاری هەنگاو دەنێن. حیزبی کۆمونیستی ئێران
وێڕای پشتیوانی لە ناڕزایەتی دەربڕین و سەرهەڵدانی مافخوازانەی ئەم دوایانەی جەماوەری خەڵکی ئێران و مەحکومکردنی سیاسەتی سەرکوتگەرانی ڕەژیم لەسەر پێویستی پەیوەندی بزوتنەوەی دژ بە گرانی لەگەڵ بزوتنەوە کۆمەڵایەتیە جێکەوتووەکان پێداگری دەکات. حیزبی کۆمونیستی ئێران 24 گوڵانی 1401 هەتاوی